Hillary Clinton is banking on her friend Terry McAuliffe. دۆناڵد ترامپ لە ئاهەنگی کۆماریەکاندا داوای بەرزکردنەوەی زیاتری توانای دەنگدەرە ڕەشپێستەکانی کرد. هەروەها دۆناڵد ترامپ باسی لەوەش کرد کە هیلاری کلنتن داوای لە تێری ماکۆلایفی هاوڕێی کردووە کە سەرۆکی ویلایەتی ڤێرجینیایە کە هەزاران تاوانباری توندوتیژی کە لە بەندیخانەدان ئێستا سندوقی دەنگدانیان بۆ ئامادە بکرێت لە هەوڵیاندا بۆ ئامادەکردنەوەیان بۆ دەنگدان. هەروەها دەڵێت ئەوان ڕێ بە کەسانێک دەدەن لە دەنگدانی ڤێرجینیاکی ئێوەدا دەنگ بدەن کە نابێت ڕێیان پێ بدرێت دەنگ بدەن. هاوکات لەبارەی هاندانی دەنگدەرانی ئەفریقی ئەمریکیەکانەوە واتە ڕەشپێستەکان دەڵێت من دەمەوێت گرفتێکی گەورە و قوڵ کە بۆ من زۆر گرنگە بەیان بکەم. ئەویژەوەیە لەم چەند ڕۆژەدا لە تەواوی وڵاتدا داوام لە کۆمەڵگەی ڕەشپێستەکان کردووە کە شەرەفمەندم بکەن بە دەنگەکانیان. The African American community to honor me with their vote. کەوالی دەڕوانێت بردنەوە لە ڕێی بەشداری پێکردنی کەمایەتەکان بۆ گرژیەکانی ئەو پێشبڕکێی کۆشکی سپی پێویستە. باسی لەوەش کرد کە پێویستە ڕەشپێستەکان باشترین خوێندنیان بۆ فراهەم بکرێت و هەروەها کرێ ئیشکردنیان زۆر زیاتر بکرێت. ترامپ لە ڕێی وتەکانیەوە لە گردبوونەوەکەدا سەبارەت بە ڕەخنەکانی لە ویلایەتی ڤێرجینیا ئەوەی ڕوونکردەوەکە دەکرێت کۆمیتەی نیشتیمانی کۆماریەکان کاری باشتر بکەن و هەروەها دەکرێت باشتر کار بکەن بۆ هۆشیارکردنەوەی دەنگدەرە ڕەشپێستەکان. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.